سڵاو بینەرانی بەڕێز ئەمڕۆ ڕێکخراوی داکۆک لە شاری بێرمیگام کۆبوونەوەی خۆی لەگەڵ ئەندامەکانە ئەنجامدا. ئاماژ لەم کۆبوونەوە باسی کار و چالاکی داهاتووی بۆ ئەندامەکان کرد و زایدەن دەستەی دامەزرێنەری ڕێکخراوەکە گوێبیستی ڕاو بۆچوونی ئەندامەکان بوو. ئەمڕۆ تەنها دەرگای گفتوگۆ بۆ ئێوە بێ، پرسیار، ڕەخنا، سەرنج، تێبینی هەر شتێک هەتانە هاتوین بۆی گوێ لە ئێوە بگرین. ئێمە ئەمڕۆ وەکو ئەندامانی ڕێکخراوی داکۆک زۆر خۆشحاڵ بووین کە هەستان بەو کۆبوونەوە جوانە و زیاتر دەوڵەمەندکردنی زانیاریەکانمان. ئەم کۆبوونەوەیە جیاواز لە کۆبوونەوەکانی تر ئێمە مەبەستمان بوو بە وردی گوێ لە تێبینی و ڕەخنە و پرسیار و داواکاری ئەندامان وەرگرین. ئەندامەکان لە شوێنی دوورەوە هاتوون، هەر یەکە و بە پێی پێویست کاتی پێدرا کە قسەی خۆی بکە، قسەی هەمووی وەرگیراوە، هەمووی وەڵامی دراوەتەوە و لە لایەکی ترەوە لەبەر ئەوەی تەوقیتی ئەم کۆبوونەوەی ئێمە نزیکە لە یادی ساڵێک تێپەڕبوون بەسەر تیرۆرکردنی ژینە ئەمینیە، بەشێکی تری کۆبوونەوەکەمان تەرخان بوو بۆ ئەو یادەمان بەرز نرخاند لەگەڵ ئەندامەکانمانە بە شێوەیەکی ئەگەر چی متەواضعیش بوو بێت. ئەمڕۆ بەشدارم کرد وەک دەستەی دامەزرێنی ڕێکخراوی داکۆک لە کۆبوونەوەیەک کە هۆشیارکردنەوەی ئەندامان بوو، هەم کار و چالاکیمان لە هاتوویەوە هەم بە بۆنەی ساڵیادی دروستبوونی ڕێکخراوەکەمان کە لە مانگی نۆدا ڕامانگەیاندووە. دەستخۆشی لە ئەندامان دەکەم و لێرە و بەڵێنیان پێدەین کە بەردەوام دەبین و نەسرەوتن تا سەرکەوتن. بەشداریم کرد لە کۆبوونەوەیەکە کە باس لە چەند چالاکیەک و پلانێک کرا بۆ داهاتوو و دەرگای ئەندامبوون کرایەوە بۆ ئەندامە تازەکان. دەستخۆشتان لێرە. مەبەست لەم کۆبوونەوەیە خستنە ڕووی سەرنج و تێبینیەکانە. بە خۆشحاڵیەوە سەرنج و تێبینیەکان زۆر بە باشی بەڕێ ڕۆیشتەوە وەرگیراوە. ئەوەی جێگای خۆشحاڵیە کۆمەڵێک ئەندام لەم ڕێکخراوەدان کە مەبدەئیانە کار و چالاکیەکانیان بەڕێوە دەبن. مەبەست لەم کار و چالاکیانە ژوەستانەوەی دژی ئەو دەسەڵات ئەو گەندەڵی دەسەڵاتەیە کە لە هەرێمی کوردستانە بەڕێوە دەژێ، دژی هەموو دەسەڵاتە شەوت و گەندەڵەکانی یەکێتی و پارتین و ئاماژ لە دروستبوونی ڕێکخراوی داکۆک ئەوەیە کە ئێمە داکۆکی لە هەموو مافێکی بەشخراوەکەین، داکۆکی لە هەموو ئازادی خواز و چالاکوانان دەکەین کە لە زیندانەکانە گیراون. بۆیە بە خوشحاڵیەوە لێرە ئەم کۆبوونەوەیمان ئەنجامداوە و هیوای سەرکەوتن بۆ هەموو لای دەخوازم. ئەمڕۆ وەکو کارژێر ڕێکخراوی داکۆک بەشداریمان کرد لە کۆبوونەوەی ئەندامان لە شاری بێرمیگام بۆ دەداچوون بۆ کار و چالاکیانەی ڕابردوو کردومانە و بۆ داهاتوو کار و چالاکیەکەمان دەبێت ڕێنمایی کۆمەڵک ڕێنمایی نوێماندا بە گوێی ئەندامەکاندا هیوای سەرکەوتنتان دەخواست. من ئەمڕۆ وەک چالاکەوان و ئەندامی ڕێکخراوی داکۆک بەشداریم کرد لە کۆبوونەوەیەکی ڕێکخراوی داکۆک لە شاری بێرمیگام و کۆبوونەوەکەمان بە سەرکەوتووی ئەنجامدا. تێیدا باس و خواسێکی زۆر کرا و پلانی داهاتووشمان باسی پلانی داهاتووش کرا کە بەردەوام بین لە خۆپیشاندانەکان و هیوادارم ئەم ڕێکخراوە زیاتر برەوی پێ بدرێ بەردەوام بێ لە کار و چالاکەکانیش. کۆبوونەوەیەکی جوان سەرکەوتووە ئەنجام دەین کە تێیدا گوێمان لە ڕەخنە پێشنیاری زۆری لە ئەندامە بەڕێزەکان بوو و توانیمان جاریشکردنی بوونەوەی بکەین و بەڵێنمانداوە لەسەر ئەو ڕێبازە بەردەوام بین و کاری جوانتر بکەین و گەرم و گورتر بین. کەسان بە کۆبوونەوەی فراوانی ئەندامانی ڕێکخراوەکەمان سەرەتا بە ساڵیادی تیرۆرکردنی یا خۆشەویستکردنی ژینە ئەمینی دەستمان بە مەراسیمی یادەکە کردەوە. ئەو دواتریش تاوتۆی کاروباری ڕێکخراوەکەمان کردو لەگەڵ ئەندامانی ڕێکخراوەکە بە تێری و تەفاسیلی باسمان لە کۆمەڵێک لەو کێشە و لەو پێشنیارانەی ئەندامانی ڕێکخراوەکانمان خستە بەرچاو.